musculoskeletal system هەروەکو دەزانین ئێمە زیاد لە 600 مەسڵمان هەیە لە جسمماندا، بۆیە پێویستە بە شێوازێک ناونانیان بکەین کەوا ناوەکانمان بیر بێتەوە، بۆیە زۆربەیان بە جۆرەی ئەپیرەنسەکانیان، شێوەکانیان، لۆکیشنەکەیان، شوێنەکەیان، ئەتاچمنتەکانیان ناونراون، وەروە بە زانینی کەمێک لە زمانی لاتینی، وەروە زمانی یۆنانی، زمانی گریک. با ئێستاش بزانین چۆن ئەو مەسڵانە ناونراون. How muscles are named. ئێمە وەکو دەزانین چەند پرینسپڵێکمان هەیە لە بۆ ناونانی ئەو مەسڵانە. ئەناتۆمیستەکان دیارییان کردووە بۆی بە ئاسانتر ناوی مەسڵەکان لەبەر بکەین. ئەو پرینسپڵانەش بریتین لە یەکەم شەیپەکەی، شێوەکەی، دووەم سایزەکەی، قەبارەکەی، سێم orientation of fiber، ئاراستەی فایبەرەکەی، ئەکشنەکەی، فەرمانەکەی، نەمبەری ئەتاچمنتەکان، پۆینتی ئەتاچمنتەکان، وەروە لۆکیشنەکەی، ئەو شوێنەی کەوا مەسڵەکەی دەکەوتێ. بابین یەکەم جار لەسەر شەیپەکەی قسە بکەین. زانین چەند مەسڵمان هەیە بە جوێرەی شێوەکەی ناونراوە. یەکەم مەسڵ بریتیە لە deltoid مەسڵ، هەروەکو لێرە دەدەیبینن شێوەیەکی سێگۆشەیی هەیە. deltoid لە لاتینیەوە هاتیەوە. deltoid واتە دەڵتە، واتە شێوەیەکی سێگۆشەیی. ئەگە سەیری deltoid مەسڵ بکەن وەکو سێگۆشەیەکی حەکز وایە. orbicularis oculi. oculi واتە چاو. orbicularis واتە circular، وەکو پەپێڕۆنی وایە کەوا لەسەر پیزا دادەنرێ. orbicularis واتە circular، oculi واتە چاو. orbicularis دووبارە واتە circular، oris واتە oral، دەو. لە مەسڵەکانی باگ ئەمە شتێکمان هەیە پێی دەگوترێت rhomboid مەسڵ. rhomboid مەسڵیش ئەویش لە شێوەکەی هاتێ کەوا شێوەیەکی ڕۆمبەسە یاخود پارالێلۆگرامە، باشە؟ واتە شێوەیەکی تقریبەن وەکو لاتەری بێگ وایە، وەکو پارچە موعینەک وایە، هەروەکو شێوەکەی دیارە rhomboid major لەگەڵ rhomboid minor. مەسڵێکی ترمان هەیە کەوا ئەو مەسڵەیان زۆر تەختە و هەروەها زۆر پان و بەرینە. ئەو مەسڵە لە پلاتەسەوە هاتووە. پلاتەس واتە فلات، تەخت، واید، پان. ناوی مەسڵەکەی پلاتیسما مەسڵ. پلاتیسما مەسڵ هەروەکو لە وێنەدا دیارە ئەو مەسڵە دەکەوێتە ملەوە، پلاتیسما مەسڵ. مەسڵش کەمان هەیە پێی دەگوترێت serratus anterior. serratus anterior وەکو ددانەی مشار وایە، وەکو ددانەکانی مشار وایە. serratus واتە ساو، واتە ددانەی مشار، ناوەکەی لەویەوە هاتووە. anterior واتە دەکەوێتەوە بەشی ئەنتریەری بەدی، چکە پۆستیریەریشمان هەیە، serratus posterior. بابین ئێستا بە جوێری سایزەکانیان ناویان بنین. بە جوێری سایزەکانیان ئێمە vastus مەسڵمان هەیە. vastus واتە مەسڵێکی گەورە، هەروەکو دەبینین ئەو سێ مەسڵانە سێ مەسڵی گەورەن لە لەشماندا. vastus واتە great، گەورە، دەبینن قەبارەکەی گەورەیە. واروا ئێمە شتێکمان هەیە پێی دەگوترێت pectoralis major. major واتە گەورە، minor واتە بچووک. ئێستا چیان مەسڵ لەوانە گەورەترە؟ سۆرەکە یاخود کەسکەکە؟ بێگومان سۆرەکە pectoralis major گەورەکەیە، بچووکەکەیان pectoralis minor. واروا ئێمە gluteus مەسڵمان هەیە. maximus واتە largest یاخود greatest، واتە لە هەمیان گەورەترە. gluteus maximus واتە ماسوولکەی سمت کەوا لە هەمیان گەورەترە. gluteus واتە بەتن مەسڵ، واتە ماسوولکەی سمت. واروا minimus واتە لە هەمیان بچووکترە. gluteus minimus ئەو ماسوولکەی سمتە کەوا لە دوودانەکەی تر بچووکترە. چونکە ئێمە gluteus mediusشمان هەیە کەوا قەبارەکەی مام ناوەندە. واروا ئێمە flexor digiti minimiمان هەیە کەوا کەلیمەی minimi پێوەیە، واتە قەبارەکەی بچووکە. واروا شێوەیەک کەشمان هەیە بەمانەی longus واتە long، تۆڵ، درێژە، وەکو longus capitis مەسڵ، هەروەکو لە وێنەکەدا دیارە. واروها brevis واتە short، واتە کورتە. brevis حەکسی longusە، وەکو adductor pollicis brevis. pollicis واتە thumb، کەواتە ئەو ماسوولکە کورتەی کەوا فانکشنی abduction بە thumb دەکات. بابین ئەو جارە بە جوێرەی fiber orientation ناونانی ئەو مەسڵانە بکەین. ڕیزبوونی ڕیشاڵی مەسڵەکان وەکو transverse abdominal مەسڵ بە شێوەی transverse، oblique واتە بە شێوەی لار، rectus واتە بە شێوەیەکی ڕێک، straight بە شێوەیەکی ڕاست. هەروەکو دەیبینن ئەوەیان transverse، شکلەکەی transverse muscle of tongue، مەسڵی ئاسۆیی لە زماندا. واروها oblique واتە شێوەکەی لارە، شێوازی ڕیزبوونی ئەو ڕیشاڵانە بە شێوازێکی لارە. هەروەکو لە وێنەکەدا دیارە external abdominal oblique muscle، external abdominal oblique muscle. واروها rectus واتە شێوەیەکی ڕێکی هەیە، straight شێوەکەی ڕاستە لەگەڵ ئاڕاستەی جەستەماندا. rectus واتە straight لە لاتینیەوە هاتووە.
بابین ئەو جارە بە شوێنەی ئاکشنەکەی ناونانی مەسڵەکان بکەین. بەگوێرەی ئاکشنەکەی ئێمە کۆمەڵە مەسڵێکمان هەیە کەەوە بەگوێرەی ئاکشنەکەیان ناونراون، بەڵام ئاگدار بن هەموو مەسڵەکان ئەو یاسایان لەسەر جێبەجێ ناکرێت. هەروەکو فلێکسەر، ئەکستێنسەر، وەکو فلێکسەر هالوسس بریڤز مەسڵ، وهروەها ئەکستێنسەر دیجیتی مینیمی مەسڵ کەەوە ئیشەکەی بریتە لە ئەکستێنشن، وهروەها سوپانێتەر لەگەڵ پرۆنێتەر، سوپانێتەر مەسڵ سوپانێشنی فۆڕارم دەکا، وهروەها پرۆنێتەر مەسڵ پرۆنێشنی فۆڕارم دەکا. و هەروەها ئێمە هەندێک مەسڵی ترمان هەیە وەکو ڕیزۆریەس مەسڵ. ڕیزۆریەس مەسڵ کەوا ناسراوە بە سمایلینگ مەسڵ، واتە ماسوولکەی پێکەنین لەبەرچ لە بۆی ڕیسس بەمانەی لەڤدێ یاخود سمایل واتە پێکەنین، هەروەکو دیارە کاتێکەوە کۆنتراکشن دەکا شێوازی پێکەنین بە دەموچاومان دەبەخشێت. وهروەها ئەددەکتەر پۆلیسس مەسڵ ئیشی ئەددەکشنە، وهروەها پایلۆریک سفینکتەر کەوا ئەو سفینکتەرە دەکەوێتە خوارەوەی گەدا. سفینکتەر چێ؟ سفینکتەر ماسوولکەیەکی بازنەییە لە وەختی کۆنتراکشندا قەپات دەبێت وەکو دەرگایەک کار دەکات، دەکرێتەوە و دادەخرێت. Number of heads or bellies واتە ژمارەی سەرەکانی یاخود زگەکەی. هەروەکو دەبینن biceps brachial muscle کەوا bicepsە واتە 2 هێدی هەیە، هەروەکو دیارە bi واتە 2، ceps واتە cephalus واتە head سەر. وهروەها triceps brachial muscle، triceps واتە 3 head، سێ سەری هەیە، ماسوولکەی سێ سەر. quadriceps femoris، quadriceps femoris ماسوولکەی چوار سەر. ئەو جارە بابین بە ژێری ئەتەچمنتەکەی نۆمنکولەیچەر بکەین وەکو ستێرنۆهایۆید مەسڵ کەوا بە ستێرنەم بەستراوە لەگەڵ هایۆید بۆن، بۆیە ناوەکەی بووتە ستێرنۆهایۆید مەسڵ، ستێرنۆهایۆید مەسڵ. بابین ئەو جارە بە ژێری لۆکیشنەکەیان نۆمنکولەیچەر بکەین، واتە بە ژێری ئەو شوێنەی کەوا مەسڵەکەی دەکەوێتێ ناو دەندرێت، هەروەکو لەوێنەیەدا دیارە تیبیالس ئەنتیریۆر مەسڵ، ئەو مەسڵە دەکەوێتە ئەنتیریۆری تیبیال بۆن، ئەنتیریۆری بۆنی تیبیا. وهروەها کۆمەرە مەسڵچکەمان هەیە کەوا دەگەونە بن هایۆید بۆنەوە، دەکەونە خوارەوەی هایۆید بۆن، لۆیە پێیان دەگوترێ ئینفرا واتە ئینفیریەر، ئینفرا هایۆید مەسڵ، ئینفرا هایۆید مەسڵ واتە ئینفیریەرن لە بۆ هایۆید بۆن، دەکەونە بن هایۆید بۆنەوە. سوپرا واتە سوپریەر وەکو سوپراسپاینەس مەسڵ، هەروەکو لێرەدا دیارە دەکەوێتە سوپراسپاینەس فۆسە. وهروەها ئێمە مەسڵچکەشمان هەیە کەوا لە خوارەویە پێی دەگوترێ ئینفراسپاینەس مەسڵ، دەکەوێتە خوارەوەی spine of the scapula. vastus muscle، vastus واتە گرەی، vastus medialis، vastus intermedius، vastus lateralis واتە بەگوێرەی شوێنەکەیانەوە ئەو ناوەیانیان لێنراوە، هەروەکو دەبینین ئەوەیان میدلاینە، vastus medialis لە هەمیان نزیکترە، vastus intermedius دەکەوێتە ناوەڕاست، vastus lateralis لە هەر هەمیان دوورترە لە میدلاین واتە دەکەوێتە لای لاترالی، بۆ پێی دەگوترێ vastus lateralis. بابین ئێستاش سەمەڕێکی ئەو مەسڵانە بکەین کەوا تازە ناومان ناون. یەکەم جار سەمەڕیەکی ئەو مەسڵانە بکەین کەوا بەگوێرەی شێپەکەمان ناومان ناون وەکو دێڵتۆید مەسڵ شێوەی دڵتایە، ئۆربیکولارس ئۆکیڵای مەسڵ شێوەی سەرکولەرە، پلاتیسما مەسڵ شێوەیەکی تەختە، وهروەها سیراتەس ئەنتیریۆر مەسڵ شێوەی ددانەی مشاری. بەگوێرەی سایزەکانیان ئەو جارە وەکو ڤاستەس مەسڵ گرێت مەسڵە، پێکتۆرالس مەیجەر مەسڵ لەگەڵ پێکتۆرالس ماینەر مەسڵ، وهروەها گلوتیەس ماکسیمەس گلوتیەس مینیمەس مەسڵ و لۆنگەس کاپیتس مەسڵ، abductor pollicis brevis مەسڵ، brevis واتە شۆرت. بەگوێرەی فایبەر ئۆریەنتیشنەکان ترانسڤێرس، ئۆبلیک لەگەڵ ڕێکتەس مەسڵ. بەگوێرەی ئەکشنەکانیان فلێکسەر، ئەکستێنسەر، وهروەها ئەبدەکتەر ئەبدەکتەر لەگەڵ سوپاینێتەر پرۆنێتەر، وهروەها سفینکتەر پایلۆریک سفینکتەر. ئەو جارە بەگوێری نمبەر ئۆف ئەتاچمنت واتە هێدەکانیان ئۆریجنەکانیان وەکو biceps 2 head، triceps 3 head، وهروەها quadriceps femoris 4 head. point of attachment بەگوێری ئەو ئێسکانێکەوە پێی وەبەسترا وەکو ستێرنۆهایۆید بۆن،
کەوا هەردوو SG ستێرنەم و هایۆیدەوە بەستراوە. بە گوێرەی لۆکیشنەکانیان tibialis anterior muscle هیوادارم ئەو ناونانانە سوودێکی هەبوو بێت و ببێتە هۆی فراوانی بیرکردنەوەتان لە ناونانی مەسڵەکان. Thank you.